تایبەتی لە 10 ساڵی ڕابردوو ینی درامەی کوردی لە کێشەیەکی زۆر گەورەیە بە دڵنیاییەوە لە قەیرانە و لە قەیرانێکی گەورەشایە نەک درامای کوردی کۆیکایی کەلتوری لە هەرێمی کوردستان پێم وایە لە قەیراندایە پێم سەیرە چۆن سەپۆرتی داعمی کۆمەڵە کارەکەن کە بەڕاستی شایانی بینی نییە هەندێک کاریان تا و ئاستە گەیشتۆ کە بەحرمەتی ببینەرەکە نازانم یعنی هەست ناکەی کوردستانە ئەسڵان یەکێک لە دەرەوە ئەو درامایە ببینێت ئەمە قسەی من نییە طبعاً ئەڵێت کوردستان زۆر خۆشەژین ڕەنگە بێن بۆ ئێرە داوای لجوء بکەن درامەی دۆبلاژ کراوە طبعاً یعنی ئەتوانم بڵێم یەکێکە لە سەبەبە ڕئیسیەکان کە دراما دەوری درامەی کوردی نەبینێت بچوو هەولێر علاقەی شخصی ڕۆڵی هەیە ئەگەر وانە بووە ئەبوایە وەزارەتی ڕۆشنبیری درامایەکی دا بە دەرهێنەرێک دراماکە باش نەبوو بۆ جاری دووهەم دەیداتەوە پێی لەوە بچینە دەرەوە لایەنی خواردنەوەکانە دەور تەوزیع نەکرێت بەڕاستی ئەبێ مەسەن لە کافتریاکانە ڕاستەکەوتێت خواردنەوە کۆبنەوە دەورەکان بەڵێ وایە ینی زیاتر لەوەی کەوە بایەخ با بەداگیرکردنی خاک بایەخەیە بەداگیرکردنی عەقڵی تاکی کورد سەرکەوتوش بووە دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 خولەک